لەما بە هیچ هاوڵاتیەکی کورد نییە لە کەرکووک پێی خۆش نەبێ محافزێک کورد دانرێ بەڵام دانانی ئەم پارێزگایە لەما بێ نرخەکەی زۆر کەوتووە لەسەر نەتەوەی کورد لەم شارە عەرەب قسەیەکی ئەڵێ ئەشەیتان فی التەفاسیل یعنی شەیتان لە وردەکاریەکەیەتە ئەگەر بێ ئەم ڕێککەوتنە وردەوەکەی تەماشاکەی عەرەب لە نەتیجەی ئەوەی یەکێتی کەوتە ژێر فشارێکی زۆر گەورەوە بەتایبەت کاتێک کە پارتیش یارمەتی نەدا لە دانانی پارێزگار دەستبەرداری کۆمەڵێ پۆستی زۆر گرنگ بوو تاکو ئەم پۆستەی بەدەستهێنا وهای کرد ئەم پۆستە کە پۆستی پارێزگارە زۆر نرخەکەی قورس بکوێ لەسەر نەتەوەی کورد پانە بێ عەرەبە بێ یەهودیە بێ بەزمی مۆی خزمەتمان بکە بۆ ئێوە گرنگ نییە کە پارێزگار دەچینەتەوەیە ئەوەی بۆ ئێوە گرنگیاوەیە کە خزمەت بکرێن بە یەک چاوسەیر بکرێن کەس حەق کەس نەخوا ئێمە لێرە لە کەرکووک لە دایک بوومانە پێکۆژیان بووە هەر تا ئێستام شتە نەبووە عەرەبەوە و تورکمانەوە و کوردەوە نەبووە لە بین کەسە کورد لێرە ناکۆکە لەسەر ناکۆکیانە چیڵە کورد لە ناکۆکە زەرە گشتمانە زەرە خۆمانە ئەوە 7 ساڵە محافز جێگیر بوو دانش لە شوێن محافز 7 ساڵە بۆ نەهاتە ڕێککەون تا محافز دانن 7 ساڵ پێشتە لەسەر چی کێ زەرەری کورد زەرەکە ئەوان خۆیان زەرە ناکەن کەرکووک شارێکە و پێکەوەژیانە ئیدارەیەکی بێ بە شەریکی ببێتە هەرێمێکی بەتەنیا نامانگەرم بکێتە سەر هەرێم بە یەک فرسێ نامانەوێت هەرێممان ناوێت وەڵاهی عەیبی نییە ناڵێن کە نادام پارێزگار کوردە کاتێ ئێمە هیچمان لێ ناوێت هیچمان لێ ناگەرەکە مهم پارێزگار کوردە بۆ تاریخ بۆ سەد ساڵی کاڵێن 20 ساڵ پارێزگار کورد بووە یعنی ئەو بۆ تاریخ کەم نییە جاران ڕێخۆشکەر بوو کە محافزەکەت عەرەب و هەموو شتێکیانەکە بەڵام ئیمڕۆکە خۆشبەختانە کوردەکە محافزە معنای وایە ئەوەی کە لە بەغاوە دێنێت لەدا محافزە عەبر نابێت و ڕێگرێ بێت و ڕێگا خۆش ناکەن بۆ ئەوانەی دوژمنانی کورد هەمیسان دیەکانیان بە نەوعێک بستنە سەریان و عەزێتیان بدەن بەڵام ئیمڕۆکە ئێمە ئەبێ هەمومان دڵمان پێ خۆش بێت ئەمانەوێ خزمەتمان ئەوێ خزمەتی منتقەکە بکە و فەرمو جیلێک چەند جیل 3 جیلمان موالی نەوەتەکان دا نەمەزراون و مستەقبەلیان فەوتا تازە گەورە بوونە هاوڵاتیە گوتی ئێمە خزمەتمان بۆ گرنگە نەکەوی پارێزگار دەچینەتەوەیەکە داچنەوە خزمەتتانەوێت ئەزانی چۆن کاکە ئێستا وای لێ هاتووە کوردەکە ئەڵێ چی لە سلێمانی چی لە هەولێر چی لە کەرکووک ئەڵێ خۆزگە ئینگلیزیە بێ حکومان بکە بەس عەدالەت بێ بەس مافی میلەتەکە نەخوا ئێمە ئەگەر ڕاکان باش بوایە بەخوا نەمانێش بڕۆ بە هەمومانە حەوڵمانەدا بمێن بەڵام فەرقی کرد لە بین ناوچە کوردەکان لە بین مواتین عەرەبی تەعین کرد کوردی تەعین نەکرد بە دەرەجە یەکەم عەرەبی تەعین کرد اینجا تورکمان اینجا بۆ دەرمانی چاو کورد ئێکاکە ئەمە کەی عەدالەتە من بەبێ ڕتوش ئەڵێم پارتی و یەکێتی وای کرد کە ئێمە جۆ بە مەسەلە گرنگەکان نەدەین تەنها چاوێن لە دەستکەوتەکان و دۆشینی ئەم شارە بوو بۆ نمونە لە جیاتی ئەوەی ئاوەرەکان بگەڕێنەوە بە کەرکووک و زەویان بۆ بکردنەوە خانوویان بۆ بکردنەوە منتیقە کوردەکان ئاوادانکردنەوە دەستیان کرد بە دزینی نەوت و مافیای نەوت و 2 ئاسایش و 2 پۆلیس و 2 ئیدارە و وای کرد کە ئێمە پێویستیمان بە دوژمن نەبێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەو وەزعای ئیستثنایی ڕوویدا ئەیان توانی زووتر بێنەوە وەکو کە مراقبین ئەڵێن بێن دانیشتن و لێرە بە هەڵبژاردنێک ئەنجومەنی محافزەیان ببردایەت و یەکلاییان کردایەتەوە بەڵام ئەویان نەکرد ئێستا کە لە هەڵبژاردنە کورد 6 کورسی بە 2 کورسی 8 کورسی هەیە بەڵام براکان وەکو جاران ئەجارەمسان پەنجەکان یەکتریشکێنەوە و ئەیانویست جیابەجیا دانیشن لەگەڵ نەیارەکانە و کەرکووک بفرۆشن بە نرخێکی ئەرزان تەنها لەبەر ململانی و لەبەر هەنێشتی تر بۆی ئەڵێم مەسئلە قەومیەکە گرنگە تعریب ڕاگرن بۆی ئەگەر ڕاپرسیکرا بۆ مادەی 140 نەیدۆڕێنین ئێستا کە لەم هەڵبژاردنە 150 منێنەوە بە پارتی و یەکێتی و ئەو 150 قەت نابن بە یەک بەداخەوە قەت نابن بە یەک ئەوەی لە 64 هێناوە تا ئێستا ئێمە پێوەی ئەناڵێنین هەموو شتیان کردوە بە 2 بەشەوە هونەرمەندان خوێندکاران نەقابەکان هەموویان کردو بە 2 بەشەوە ئەوەی